لە دەی ئازادا 34 ساڵ تێدەپەڕێت بەسەر ڕاپەڕینە مەزنەکەی کە لە سۆران ڕوویدا ئەمجارە لە ڕۆژەکانی ڕابردوودا باسمان لە یادەکانی ڕاپەڕین کرد لە ناوجەجاجەکانی تری هەرێمی کوردستان لە ڕانی و هەولێر و کەلار و سلێمانی و ئەمڕۆ باس لە ڕاپەڕین دەکەین لە سۆران کە خەڵکو و پێشمەرگە وەروە ڕێخستنەکانی ناوشار چۆن توانیمیانە ئازایانە ڕوبەڕووی بەعز بن و بتوانن لە شارەکە ڕاویان برین. جا بزانین ئەم چیرۆکە چۆن بووە، چۆن پەیوەندیان بەیەکۆ کردووە، چۆن دۆخەکانی پێش ڕاپەڕین چۆن بووە. لەگەڵ میوانەکەمان خدر مستەفا ڕێخستنەکانی ناوشار لە چۆمانەوە لەگەڵمانە و زانیاریمانەداتێ لەسەر ئەو ڕاپەڕینە. سڵاو لێبێت کا خدر، بەیانیت باش ومێ دەکەم زۆر باشبی سەرەتا نایکەمە پرسیارێک دەیکەمە ئەوەی کە بتانی باسی ئەومان بۆ بکەی کە ئەو چیرۆکە چۆن بوو، چۆن ڕاپەڕین ڕوویدا، دۆخەکانی پێش ڕاپەڕین و ئەو ڕووداوانی ڕوویدەدا پێش ڕاپەڕین چی بوو گەر بتانی بۆمان باسکەی. بەیانیتان باش یادی 34 ساڵەی ڕاپەڕین لە ئێوە و لە هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان پیرۆز بێ، یادێکیش پڕ لە شانازیە. یادی ڕاپەڕین یادێکە کە هەمومان شانازی پێواکەین بە تایبەتی ئەوانەی کە بەشێک بوون لە ڕاپەڕین و ئێمەی بەشداربووانی ڕاپەڕینیان بەشێک لەوانەی کە ڕێخستنە دیێرینەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بووین بەر لە ڕاپەڕین. ئێستا کە یادی ڕاپەڕین دێتەوە جارێکی کە هەمومان شانازی بەو ڕۆژانە ئەەکەین. یادی ڕاپەڕین پلانێک بووە، ڕاپەڕینێک بووە کە بە پلانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەشێک بووە لەوەی دوای ئەوەی عراق لە 2 ساڵی 90 کوێتی داگیر کرد و بارودۆخێکی تایبەت لە عراق و لە هەرێمی کوردستان هاتە پێشەوە بە دڵنیاییەوە دووربینی سەرۆک مامجەلال و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و دوجاری سەرکردایەتی بەرەی کوردستانی بوون بە بەشێک لەوەی پلانێک دابنێن چۆن بتوانین سوود لەو کەش و بارودۆخە سیاسیە و وەربگیرێت کە بەهۆیەوە حکوومەتی عراقی کوێتی داگیر کرد بوو. ئەمە وای کرد یەکێتی پلانێکی گەرم و گوڕدا بڕێژێ. ئەمە ڕاستێکی مێژوویە، ڕاستی ئێمە بەشێک نین وەکو خۆم لە داڕشتنی پلانەکە، بەڵام ئەمە سەرکردایەتی یەکێتی بە پلانێک بەشداری ئەکا لەگەڵ بەرەی کوردستانی و پلانێک داڕێژن کە ڕاپەڕین لە سەرتاسەری کوردستان دەست پێ بکە. بۆیە بەر لە ڕاپەڕین یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێخستنە دیێرینەکانی خۆی کە لە ناو شار و شارۆچکەکاندا ڕۆڵێکی کارا و کاریگەریان هەبوو ئاگادار کرانەوە کە خۆ ئامادەکردنیەکی پێویست بکەن بۆ ئەوەی بتوانن لە کاتی پێویستدا ڕاپەڕینێکی جەماوەری لە سەرتاسەری کوردستان دەست پێ بکە. ئەمە بوو بەرنامەکە ڕێخستنە دیێرینەکانمان شان بەشانی بەشێکی زۆر لە پێشمەرگە دیێرینەکانی ئەوسا و مەفرەزە سەرەتاییەک مەفرەزەکانی خۆین جارێک کە هاتنەوە ناو شار و شارۆچکەکان. ئەوەی پەیوەندیدارە بە ئێمە ئەوە بوو کە حاڵەتێکی تریشەیە کە پێویستەکە لێرە بۆ وەرچاوڕوونی بینەرانتان باسی بکەین. ئەوەیە کە ساڵی 1970 بەهۆی شەڕی عراق ئێرانەوە باڵەکایەتی بەگشتی تا ئەگاتە نزیکی سنووری جندیان بەهۆی ئەوەی کە لە شۆڕش و خەبات و تێکۆشاندا ئەم ناوچەیەکی زۆر زۆر گرنگ بووە و ڕۆڵی لە شۆڕشی نوێدا هەبووە و ڕۆڵی گەورەشیان لە شۆڕشی ئەیلولدا هەبوو. بۆیە حکوومەتی عراقی بیری لەوە کردەوە ئەم ناوچەیەکە کە کاریگەری لەسەر جوڵانەوەی کوردایەتی هەیە. بۆیە لە ساڵی 1970 بەهۆی شەڕی عراق ئێران یان بە بیانی و شەڕی عراق ئێرانەوە ئەم ناوچەیە ڕاگواست و ئەو ناوچەیە هەیە خەڵکەکانیان دابش کران بەسەر هەر سێ پارێزگای سلێمانی کە بەشێکیان لە چوارقورنە و حاجی ئاوە و سەر و چاوە نیشتەجێ بوون و بەشێکیان ڕەوانەی سۆران و دیانە و هەولێر و بەشێکیان ڕەوانەی دهۆکرد. ئەم حاڵەتە وای کرد ڕێخستنە دیێرینەکانی یەکێتی کاتێک یەکێتی پلانی ڕاپەڕینی دانا لە یەک کاتدا تێکۆشەرانی یەکێتی و ڕێخستنە دیێرینەکان لە هەر سێ شاری سلێمانی و کە چوارقورنە و ڕانیە و سنووری دەڤەری ئێستای ڕاپەڕین لەگەڵ سۆران و هەولێر و دهۆکەوە لە یەک کات دەکەوتنە جوڵە و ئامادەکاریەکی پێویستیان کرد بۆ ڕاپەڕین. لە هەمان کاتدا مەفرەزە سەرەتایە مەفرەزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دابەزین و ئەو مەفرەزانێکی ئێمە ئەو کات وەکو خۆمان لە شاوێزدا ئەنیشتین مەفرەزەیەکی چوار هەواڵی کە شێخەی شێخ سەعید ناسراوە بە کاکە شێخ، محەممەدی حاجی برایمی سۆفی کە ناسراوە بە مام سۆفی لەگەڵ عەبدوڵڵا ئازادی عوڵایتەهای موژدەینان لەگەڵ یەکێکی کە لەو تێکۆشەرانە سەید محەممەدی چۆنساچی وەکو مەفرەزەیەک و جیهازێکی ڕەکاڵیان هێنایە. کاخدر ئەگەر گوێبیستی ئێمە بیت باست لە باڵاکایەتی کرد کە باڵاکایەتی خۆی پێم وابێ بە تەنها خۆی ڕاپەڕینی نەکردو بەڵام 33 شەهیدی هەبووە کەواتە ئەم شەهیدانی لەکوێ بۆ گەرزانیاریەکرد لەو بارەیەوە هەبێت.
بڵێ منیش ئەویست ئەبچمە سەر ئەم ئەسڵی ئەم بابەتە کاتێک ئەم پلانەدا ڕێژراوە تێکۆشەرانی یەکێتی کە بەشێکی زۆریان لە ڕێخستنە دێرینەکان بوون تێژمارێکی زۆریشمان پێشمەرگەی ئەو کاتەی شۆڕش بوون لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەت لە چوار قورنا کاتێک لە پێنجی سێ یادی ڕاپەڕینە مەزنەکەی کوردستانە بەڵام ئەبێ ڕاستێکی مێژووی هەیە ئەمەش جێ دێڵین بۆ ئەوانەی کە دوجار مێژوو ڕاپەڕین ساغەکەنەوە ڕۆژی چواری مانگ جۆرێک لە ڕاپەڕین لە چوار قورنە ڕوویدا و بەشێک لەو تێکۆشەرانی ئێمە لە ڕۆژی چواری مانگ و لە ڕۆژی پێنجی مانگ لە چوار قورنە شەهید بوون ئێمە لە چوار قورنە 5 شەهیدمان هەیە کە خەڵکی باڵەکایەتین ئەوانیش مەلای دەروێش کەریمە شەهید جەبارە و شەهید حوسێن ڕەسوڵە لەگەڵ قادر حەنیف و خالید ئیبراهیم 5 شەهیدمان لە چوار قورنەدا و لە ناو ڕاپەڕینی شەهیدان کۆمەڵک شەهیدی تر لە یادی ڕاپەڕین کە لە کاتی خۆیدا لە پێنجی سەیە دیان کرایەوە ڕۆحی تەواوی شەهیدانمان شاد بۆیە ئێمە لە ڕاپەڕین لە چوار قورنە 5 شەهیدی باڵەکایەتیمان هەیە دوجار کە ڕاپەڕین لە ڕانیەک ئەگاتە لووتکەی خۆی و سەرکەوتنێکی گەورە لە ڕاپەڕین و دەڤەری ڕاپەڕین دەست پێەکە بەسەر پەرشتی جەنابی کاکۆسرەت و شەهید حەسەن کوێستانی ڕاپەڕینەکە بە دوو ئاراستە دێ ئاراستەیەکیان بەرەو کۆی ئەڕوا ئاراستەیەکیان بەرەو شەقڵاوە دێت دیارە ئەمە هاتنی ڕاپەڕین و اختیار کە هەڵبژاردننی شەقڵاوە بۆ ئەوەی کە لە دوای ڕانیەوە بیر لە ڕزگارکردنی شەقڵاوە بکرێتەوە پلانێکی سەربازی گرنگ بوو بۆ ئەوە بوو کە فەیلقی پێنج کە لە هەولێر بوو بەشێک لە فرقەکانی لە سنووری سۆران و باڵەکایەتی و برادۆست و سیرەکان بووە بەشێکی ناهولێر بوو هەڵبژاردننی شەقڵاوە بۆ ئەوەی ئەم قووەتە ئەم هێزی فەیلقی پێنجە پارچە بکرێ بۆیە ڕۆژی نۆی مانگ هێزی پێشمەرگەی کوردستان شان بەشانی ڕێخستنە دێرینەکان و ڕێخستنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و باقی هێزەکانی بەرەی کوردستانی کە ڕۆڵی ڕێخستنە دێرینەکانی یەکێتی لە شەقڵاوە لە هەریر لە باسرما ڕۆڵێکی زۆر گەورە و کاریگەر بوو من داوای لێبوردن لە هەموو ئەو هەواڵە ئازیزانەمە کەم کە ناتوانم ناوەکانیان بێنم نەوەک ڕۆڵی یەکێکیان لەبیر بکەین ناوی یەکێکیان لەبیر بکەین بۆیە من داوای لێبوردنیان لێکەم بەڵام بەشێکی زۆریان ناسراون کە ئێستا کادری ئاساسی یەکێتی نیشتیمانی کوردستانن پەلاماری شەقڵاوە درا و ڕێخستنە دێرینەکان ڕاپەڕینێکی گەوریان لە شەقڵاوە دەست پێ کرد و لە شەقڵاوە تواندرا بە خوێنی دوو قارەمانی پێشمەرگە شەقڵاوە ئازاد بکرێتێکیان خەڵکی باڵەکایەتی بوو شەهید مام هەژار کەوەرتی و لەگەڵ شەهیدی دووەمیشمان زرار مەحموود کە شەهیدێک بوو لە هەواڵانی حیزبی شۆڕی بوو و لەگەڵ حەوت برینداری بتوانین پرسیارە لێ بکەین بۆی بتوانین پرسیارە لێ بکەین و بینەرەکانیشمان بە جوانی لێمان تێ بگەن ئەمەوێ باسی ئەوە بکەم کە لە ناوچەی باڵەکایەتی کە چەندین گوند و قەزا و ناحێ لە خۆی ئەگرێ یەکەم شوێن کوێ بوو کە وەکو بڵین کە ڕاپەڕین تیادەسی پێکرد لەو ناوچەیە کوێ بوو یەکەم شوێن لای ئێمە کە ڕاپەڕین وەکو سنووری مەڵبەندی سۆران لە شەقڵاوەوە دەستی پێەکە دوجار دێتە حەریر و باسرمە اینجا دێتە خەلیفان و دێتە لە دەی مانگ ئەگاتە سۆران و دیانە و ڕەواندز لە هەموو ئەو شوێنانە باڵەکایەتی لەوسا ئەو سەردەم باڵەکایەتی ناوچەیەکی چۆڵکرااو بوو تەنها بەشێک لە فرقەی لە فەیلقی پێنج لە فرقەیەکیان لە باڵەکایەتی بوو وڕوبیان لە برادۆست لەو کاتیان لە باڵەکایەتی بۆ پێیکە ئەو فرقەی باسیش لێ بووە یەکێک بووە لە فرقە گەورەکان کە بنکەکەی لە هەولێر بوو و چەندین لق و چەندین بە چۆنەڵی پایە و پایەگای لە ناوچەکەی هەبوو هیچ ڕوبەڕووبوونەوەیەک دروست بوو لەو ڕۆژەیە لە سنتەری سۆران بەڵێ ڕوبەڕووبوونەوە دروست بوو لە کاتێک کە هێزی پێشمەرگا بە سەرپەرشتی هەزار ڕەحمەت لە گۆڕی شێخ جەلال حاجی و لە ڕەواندزیش کاک هەڵۆ حەسەن و بەشێکی زۆری تریش لە تێکۆشەرانی یەکێتی لە سنتەری سۆران و هەواڵانی باڵەکایەتی کە لە ئۆردوگای گەڵاڵە بوون لە دیانە بوون ئەوانە ڕێخست بوونە دەستکەچیلەی ڕاپەڕین پەلاماری فەیلق و هێزە پایەگا سەربازەکانی حکوومەتی باسییان لە ناو سۆران و لە ناو دیانەدا و لە ناویشیاندا ئێمە دوو قارەمانمان لەوێ شەهید دەبی شەهید حەمید ناوپردانی شەهید دەبی و شەهید باقی بارزانی کە ئەو کاتە یەکێک بوو لە ڕێخستنە دێرینەکان و پێشمەرگەی دێرینی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کە ئێستا شەهید باقی بارزانی وەکو سمبلێک ئێمە سەیرەکەین لە ناو دیانە شەهید بوون بەڵێ لە نەتیجەی ئەوەدا ڕوبەڕووبوونەوە ڕوویدا لە نەتیجەی ڕوبەڕووبوونەوە سۆران ئازاد کرا بە خوێنی دوو قارەمانی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەڵام نەکرد
کردبێ دوو شەهیدی تریش کە هاوڵاتی بوون شەهید بوون بەڵام شەهید حەمید ناوپردانی لەگەڵ شەهید باقی بارزانی وەکو دوو ڕێخستنی دێرین وەکو دوو شانە چەکدارەکانی بروسک لە ناو سۆران شەهید بوون و ڕەواندزیش لەو ڕۆژە ئازاد کرا کاتێک ئەمە ڕوئەدا هێزی پێشمەرگەی ئێمە کە بە سەرپەرشتی کۆمەڵێک لە هەڤاڵ ئەو کاتەکە ئەگەنە جوندیان ئیتر هێزی حکوومەتی عراقی تەواوی سوپاکەی لە برادۆست لە باڵەکایەتی یەکسەر بڕیارەدان هەمویان هێزەکە تەسلیمە بی ئەو هێزە زۆرە دێتە ناو سنتەری سۆران و لە بەرامبەریشدا ئەم هێزەی کە ڕۆژانی پێشتر دژی شۆڕش و پێشمەرگایەتی بوون لەو کاتەدا خەڵک باوەشیان بۆ ئەکاتەوە کە ئەبنە بەشێک لە میوانانی خەڵکی باڵەکایەتی و سۆران و ڕەواندز و دەشتی حەریر بۆیە هێزی دوێنەی دوژمن ئەبن بە میوانی خەڵکی باڵەکایەتی و سۆران ئەو کاتە لە باوەشیانەگەشتا ئەو کاتەی ڕاپەڕێنی هەولێرتەوە بێ و ڕزگار ئەگەڕێنەوە شوێنەکانی خۆیان. کاک خدر یەکسەر چیتە سەر ئەو بابەتی کە سۆرانتان ڕزگار کرد و بەڵام پێت نەوتین ئایا لە چەند کاتژمێردا توانیتان سۆران ڕزگار بکەن و ئایا بەسەر چەند قۆڵدا دابەش بوون لە شارەکەدا؟ بڵێ من ئەمەوێ شتێک بەر لەوەی باسی سۆران بکەم کاتێک ڕاپەڕێنی شەقڵاوەتەوە بێت باسرمە و حەریر و دوو شوێنی زۆر گرنگ بوون ڕێخستنە دیێرینەکانی ئێمە لە باسرمە و لە حەریر پەلاماری بارگەکانی بەعسییاندا و لەوێ بە خوێنی شەهید محەممەد عوسمان خانەقایی کە لە باسرمە لەسەر ڕەبایی ئەو ڕەبایی کە کۆنتترۆلی بەسەر چۆرخڕنەوە بەسەر باسرمەوە هەبوو لەوێ شەید بوو لە ناو شەقڵاوە لە خەلیفانەوە بە قۆڵێک هاتن هێزی پێشمەرگەی کوردستان لە ڕاندزەوە داخل بوون و شەهید جەلال حاجی و ئەو هەواڵانەشیان کە لە ناو سۆران بوون پەلاماریاندا لە سێ قۆڵەوە لە ماوەی چەند سەعاتێکی کەمدا تواندرا سۆران ڕزگار بکرێت کەمتر لە 3 سعات تەواوی سۆران و دیانە و دەشتە دیانە ڕزگار کرا و ئەکرێت لە پاڵیشیدا برادۆست و باڵەکایەتیش لە هەمان ئەو کاتەدا حساب بکرێت یعنی لە ماوەی کەمتر لە 5 سعات تەواوی برادۆست باڵەکایەتی سۆران و دیانە و خەلیفان ئازاد کرا بە ڕەواندزی قەڵای سەوزیشەوە. باش کاک خدر باسی هێزی بروسکە کرد ئێوەش جەنابتان وەکو ڕێخستنەکانی ناوشار چۆن پەیوەندیتان لەگەڵەوە هێزانەیە هەبوو یاخۆ لەگەڵ پێشمەرگە پارتیزانەکانە هەبوو بۆی بتوانن کە ڕاپەڕینەکە یاخود ئەو شۆڕشەی کە دەستان پێکردەوە بە سەرکەوتووی کۆتایی پێبێەوە ترسیەوەتان هەبوو کە سەرنەگرێ شۆڕشەکەتان و ڕاپەڕینەکە سەرنەگرێ لەو ناوچەیە؟ بە دڵنیاییەوە بەڵام ئەبێ یەکشت لەبیر نەکەین ڕۆڵی گەورەی ئیزگەی دەنجی گەلی کوردستان ڕۆڵێکی زۆر گەورە بوو ئێمە پێشتر پلانێکی ورد هەبوو هەموو ئەو هەواڵانەمان کە لە ڕخستنەکان بوون بە بەشێک لە شانە چەکدارەکان هەمویان ژمارەیەکمان هەبوو لە ڕێگەی ئیزگەی دەنجی گەلی کوردستانەوە بە بەرداوامی پێمان پێگەیشت کاتێک شەقڵاوە ئازاد بوو لەلایەن هەزار ڕەحمەت لە گۆڕی شەی کوێستانی و لەلایەن کاکۆسرەتەوە ئێمە ئاگادارکەینەوە کە دەی مانگ شانبەشانی سۆران هەولێر ئازاد بکرێت بەڵام بۆ هێشتنەوەی لەسەر بڕیارێکی جەنابی کاکۆسرات کە بۆ ئەوی ڕزگارکردنی هەولێر تاوزەمان بێ لەگەڵ ڕۆژی 11 ئازار ئێمە ئەو ڕۆژە ئۆردوگای شاوێز پیرزین بەستۆڕە ئازاد کران و پیرزین و بەستۆڕە و شاوێسمە لە ئەومەر ئازاد کرا بەڵام نەچوونە ناو شاری هەولێر ئێمە ئاگادارکرێنەوە پێشتر شانەکانمان لە بەنامەیەکی شێت حەسەن کوێستانی ئێمە ئاگادارکرێنەوە کە بچین چەک لە یەکێک لەو کەسانە وەرگین کە ئەو کاتە چەکی لابوو ئەوی شەهید مستەفا ناوپردانی بوو شەهید مستەفا ناوپردانی ئێمە چون ژمارەیەکی زۆر چەکمان لێ وەرگر بۆ شانەکانی خۆمان ئێمە ساز و ئامادە بوون ڕۆژی دەی مانگ 11 مانگ بەرەبیانەکەی کە ڕاپەڕینی هەولێر دەستی پێکرد شەهید مستەفا ناوپردانی بەر لە هەموو خەڵکێک بەرەو سێتەرەکەی شاوێز ڕۆژ ئەو کاتە ئێمە ماڵمان لە شاوێز بوو بە دوو قۆڵ دابەش بووین بەشێکمان بەرەو سێتەرەکەی شاوێز ڕۆشتین کە کاک ڕەشید ئێنەیی سەرپەرشتی کرد قۆڵێکیشمان بەرەو ناو هەولێر ڕۆشتین بەشێکیشمان بەرەو ناو هەولێر ڕۆشتین لە یەکەم دەستپێک لە یەکەم دەستپێکی ڕاپەڕینی ناوشاری هەولێر بەداخەوە شەهید مستەفا ناوپردانی لەگەڵ شەهید سەلیم حاجی حوسێن دۆڵبالیسی یەکەم جار ئەوان شەهید بوون بەداخەوە کاتێک کە شەهید مستەفا ناوپردانی لەگەڵ ئێمە و شەهید بوو و شەهید سەلیم بریندار بوو بەداخەوە دواتر ئەوی شەهید بوو
جۆش و خڕۆشی خەڵکەکە یەکسەر بەرەو ئەو هێزە سەربازی ڕۆی کە لای دەواجنەکان وان ئاسرااو بوو لای دەواجنەکانی هەولێر بوو یەکسەر خەڵک پەلاماریدان کە پەلاماری مدەڕعەکانی ئەوێدرا ئیتر هێزی پێشمەرگە بە جۆش و خڕۆشەوە بەشان بەشانی جەماوەر بەرەو ئەوێ ڕۆشتین کە بەرەو ئەوێ ڕۆشتنی سێتەرەکەی شاوێز گیرا باشە هەندێک لە مدەڕعانەری لەوێ بوون تەقیان لە ئەوان چیرۆکێکی خۆش حەزم لەیە بۆ مێژوبی جێرمەوە مدەڕعەکان تەقیان لە جەماوەری خۆپشان دەرکرد یەکێک لە کوڕە هەر ئازاکانی باڵەکایەتی کاک بەختیاری مام عوڵای ناوپردانی یەکسەر بەرەو ڕووی مدەڕعەیەک ڕۆشت ئەوەی کە لەسەر مدەڕعەکە تەقیلی ئەکردین کە زانی خەڵکەکە ناگەڕێتەوە دابەزی و ڕۆشت کاک بەختیار خێرا خۆی خستەناو مدەڕعەکە جوڵاندی بەرەو سەر جادەکە هات کە بەرەو جادە هات لە جیاتیەوەی بەرەو هەولێر بڕوە بەرەو شاوێ سات خەڵک وا تێگەیشتن ئەما مدەڕعی حکومەتی باسە و ڕوبەڕووی هێزی خەڵک و خۆپشاندەران بۆتەوە بۆیە قلیشانەوەیکی گەورە ڕوویدا کاک بەختیاریش نەیەتوانی لە ناو مدەڕعەکە خەڵک تێبگەینێت کە ئەمە ئەو مدەڕعەیە کە بەدەستی خۆپشاندەرانەوەیە بوو بە جۆرێک لە نوکتەیەک ئیتر دوای ئەوە پەلاماری ناو هەولێر درا لە ناو هەولێر لە ماوەی 3 سعات کە تەواوی ئۆردوگاکانی دەوروبەری هەولێر شاوێس و پیرزین زائیدەن کە پێشتریش ئازاد کرا بۆ قوشتەپا کانی قڕژاڵە ئازاد کرا ناوسەنتەری هەولێر ئازاد کرا من ئەمەوێ شتێک پێشوی ئاماژەی باڵەکایەتی کاخدر پێشوی ئاماژە بەو شتەبەی کە ئەتەوێت قسەی لەسەر بکەی ئەمێ باز لەوە بکەین کە لە قسەکان تا زۆر باسی هەولێرت کرد و من پێشتریش هەر لەسەر یادی ڕاپەڕینی هەولێر بەرنامەمان هەبوو و لەگەڵ ئەو بەشداربووانەیە قسەمە کرد باز لەوە کرا کە قرار بوو کە دەی مانگ یادی ڕاپەڕین بێ بڵین دەی مانگ ڕاپەڕین بێ لە شاری هەولێر بەڵام بەوەی کە کاکۆسل بڕیارەیە کە ببێتە 11 ئازار و لەسەر ئەو بڕیاری 11 ئازاری کە لەسەر گەلی کورد درابوو ڕۆژەکە خەنە 11 ئازار و ئەمێ پرسیاری ئەوە بکەم ئازادکردنی چواردەوری هەولێر ئاسانکاری بوو بۆ هەولێر یاخود هەر خۆی پلانەکەوە بوو کە پێشتر ئەم شوێنانە ئازاد بکرن بە دڵنیایی و ئازادکردنی دەوروبەری هەولێر بوو بە هێزێکی زیاتر جۆش و خڕۆشێک وای لێ هات خەڵکی هەولێر پەلە بکەن لەوەی کە سعاتێک زووتر شارەکەیان ئازاد بکرێت دانیشتوانی ناو هەولێر بەڵێ ئەمە بەشێکی گرنگ بوو بەشێکی بوو لە پلانەکە ڕاستە جەنابی کا کۆسرات پێی وا بوو ئەگەر ڕۆژی دەیمانگ پەلاماری هەولێرماندا بووە من دڵنیام هەولێر ئەو ڕۆژە ئازادە بوو بەڵام لەوانەیە بەم کاتەکەمە ئازاد نەبوو بۆیە هەولێر لە بەیانیەوە بۆ ئێوارەکەی لە کاتێک داتوانین بڵێن کۆی هەولێر لە ماوەی 3 سعاتدا ئازاد کرا شتێک هەیە بۆ مێژوو بیڵم خەڵکی قارەمانی باڵەکایەتی و سۆران لە بەشداریان لە ڕاپەڕینی هەولێر تواندرا کە ئازاد بی و ئێمە 9 شەهیدی قارەمانمان لە ناو سنتەری شاری هەولێر شەهیدماندا زۆرترین شەهیدی باڵەکایەتی لە دەرەوەی سنووری خۆی بۆ لە ڕاپەڕینەوەک لە ناو سنووری باڵەکایەتیا بێ کاک خدر بۆ پێی لە سلێمانی شەهیدان هەیە لە هەولێر شەهیدان هەیە لە ناوچەکانی تری شەهیدان هەیە بڵێ هەواڵجان ئێمە لە هەولێر ئێمە 9 شەهیدمان لە ناو سنتەری شاری هەولێر هەیە شەهیدان مستەفا ناوپردانی و شەهید علی عایس شەهید سەلیم شەهید مەلا کوردستانی شەهید ڕەسوڵ مەحموود شەهید عەبدوڵڵا وەسمان شەهید ئیسماعیل عەبدوڵڵا وەرتی و ڕەحمان حاجی براهیم وەرتی و مینە ڕەسوڵ عالی ئەمانەمان لە ناو سنتەری شاری هەولێر بوو کاتێکیش هەولێر ئازادەکرێ و ئێمە بەرەو کەرکووکە ڕۆین ئێمە لە قوشتەپەش شەهیدێکی ترماندا و لە پردێ ئێمە 3 شەهیدی قارەمانماندا چونکە خەڵکی باڵەکایەتی بەوە نەوەستان کە سنوورەکانی خۆیان ئازاد کرد بەرەو کەرکووک ڕۆشتین بەرەو بادینان ڕۆشتین لە پردێ شەهید ڕەحمانی حاجی خدر وەرتی یەکێک لە قارەمانترین فەرماندەکانی یەکێتی شەهید بوو و شەهید عەبدوڵڵا تاڵە لەگەڵیدا شەهید بوو و شەهید ئیبراهیم حەسەن سلێمانی لەگەڵدا شەهید بوو لە پردێ ئەوانەمان شەهید بوو وە لە دهۆکیش کاتێک خەڵکی باڵەکایەتی بەرەو دهۆک ڕۆشتن هێزی پێشمەرگا ئێمە لە کۆرە گاوانان خەڵکێکی زۆرمان هەبوو دوا شەهیدی بادینان کە شەهید هەمزەیە هەمزە حەمەد عەلی ناوەندەیی لە دواب نقطەی فایدە شەهید دەبێت ئەمێنێتەوە بۆ کەرکووک کاتێک بۆ کەرکووک ڕۆشتین هێزی پێشمەرگە گەیشتە کەرکووک دیسان خەڵکی باڵەکایەتی ڕۆڵی گەوریان بوو ئێمە ئەتوانین بڵێن لە کەرکووکیش 9 شەهیدی قارەمانماندا لە کەرکووک ڕۆڵێکی گەورەمان جێڕا لە ئەو کاتە لە یادی ڕاپەڕین بڵێ
باشە کا خدر باسێکمان لەو بۆ بکە ئەو گڕوتینی کە هەتان بۆ بتوانن کە ئەو هێندە شەهیدتان هەبێت و بچن بۆ ناوچەکانی تریش بۆ ئەوی بتوانن لە دەست ڕژێمی بەعز ئازادی بکەن ئایا پێشتر سەرکەوتنی ڕاپەڕین لە ناوچەکانی تری هەرێمی کوردستان لە ڕانی و کەلار و سلێمانی تا چەند کاریگەری هەبووە لەسەرەوەی کە ئێوە بتوانن هێندە بەگڕوتینەوە بن سەرکەوتنەکانی ئەوان چ کاریگەریکی هەبووە لەسەر ئێوە؟ لە ڕاستیدا پلانی یەکێتی نیشتیمانی و بەرەی کوردستانی بەشێکی گرنگ بوو لە جۆشدانەوەی هەموو لایەکمان بەڵام ڕزگارکردنی هەر شار و شارۆچکەیەک کاتێک لە ئیزگەی دەنجی گەلی کوردستانەوە پەیامەکانمان پێگەیشت و خمژدەی سەرکەوتن و ڕاپەڕین و ڕزگارکردنی شار و شارۆچکەیەکمانە بیست جۆش و خڕۆشی خەڵکەکە بە جۆرێک حەماسەتی خەڵکەکە بە جۆرێک وا بڵند بوو هەمویان چاوەڕێ بوون سەعاتێک زووتر پەیامی ئیزگەی دەنجی گەلی کوردستان و خەبات و شۆڕشمان پێ بگات بۆی شار و شارۆچکەیەکی نوێ ئازاد بکەین بەڵێ زۆر ڕۆڵی گەورەی هەبوو ڕزگارکردنی سلێمانی لە حوتی مانگ وای کرد کە ئێمە پەلە بکەین لە ڕزگارکردنی هەولێر ڕزگارکردنی هەولێر و دوهۆک لە چواردەی مانگ وای کرد کە پەلە بکەین بچین کەرکووچ و قودسی کوردستان ئازاد بکەین بەڵێ ئەمە ڕۆڵێکی زۆر گەورەی هەبوو بۆیە ڕزگارکردنی هەر شار و شارۆچکەیەک جۆش و خڕۆشێکی زیاتری لای ڕەخسنە دێرینەکان لای جەماوەری ژێر دەستی ڕژەمی بەعز هانی ئەدان کە پەلە بکەن لە ڕزگارکردن وای لێ هاتبوو ئەگەر ئازایی و لێهاتووی پلانی بەرەی کوردستانی نەبووایە لەوانەیە ڕاپەڕین لە کۆنتترۆل دەرەچوو خەڵک بەبێ ئەوە هێزی پێشمەرگە بگاتێ بچی شار و شارۆچکەکان ئازاد بکە بەڵام ڕابەرایەتیەکی حەکیمانەی بەرەی کوردستانی بەتایبەتی لە هەولێر و لە سلێمانی کە جەنابی کاک کۆسرەت لەوێ سەرپەرشتە کرد و کاک نوشیروان و هەواڵەکانیش بە جۆرێکی تر و هەواڵەکانی تریش لە سلێمانیەوە بەرەو کەرکووکە هاتن ئەمە وای لێ هاتبوو ڕاپەڕین بە پلانی بەرەی کوردستانی بە سەرپەرشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێوەچوو بەشێک بوو لە پلان بەڵام ڕزگارکردن بە دڵنیاییەوە جۆش و خڕۆشی زۆری پێبەخشی بووین باش کا خدر کاتە پێمان بڵێ ببوورە دۆخی لایەنە سیاسیەکان لەو کاتەدا چۆن بوو پێش ئەوەی ڕاپەڕین هەڵبگیرسێ یاخود دواتر بڵێ بەدڵنیاییەوە دوای ئاشتەوایی ئاشتبوونەوەی گشتی لە شاخ کە بە دەست پێشخەری جەنابی مامجلال و دوجاریش هەردوو ڕەحمەتی جەنابی مامجلال لەگەڵ کاک ئیدریس بارزانی دانیشن ئاشتەوایی ڕوئەدا لە شاخ و بەرەی کوردستانی دروست بوو بەڵێ بەرەی کوردستانی داینەمۆی جوڵە و یەکدەنجی چۆن لە شاخ ڕۆڵێکی گەورەی لە هەموو لایەنە سیاسیەکان هەبوو ئەم ڕۆڵەی بەرەی کوردستانی و یەکدەنجی بە لایەنە سیاسیەکان ڕنگدانەوەیکی گەورەی لە کۆی جەماوەری ڕاپەڕیوی خەڵکی کوردستان هەبوو بەڵێ ئەمە بەشێکی تەواوکەر یەکتری بوون ئەمەی لە شاخ بوو ئەمەی لەگەڵ شار هەموو لایەنە سیاسیەکان یەکدەنگ و یەکڕانگ بەیەکەوە پەلاماری بدام و دەستگاکانی بەعسییانەدا ئەمە ڕۆڵێکی زۆر گەورە و گرنگی هەبوو بەڵێ کاک خدر مستەفا ڕێخستنەکانی ناوشار لە ڕاپەڕینی باڵەکایەتی و سۆران کە ئەم بەیانێ لەگەڵمان نابووی زۆر سپاس بۆ ئامادەبوونت و بۆ ئەو زانیاریانە و ئەو مێژووی کە بۆ ئێمەش و بۆ بینەرانیشێت باس کرد زۆر سپاس بۆ ئامادەبوونی کاک خدر مستەفا